عنا محلات، عنا بيوت كلها تركناها وطفشنا. والذين يؤمنون هذا مقام طاهر مو للشتم. صور صور مين تبعك؟ خدني لا اسوي شيء ما صار هلا. الشيعة لا يمكنهم ابدا ان يقولوا البلاد من جديد. ندافع عن انفسنا ان شاء الله ولو باظافرنا. ما خرجنا الا لنصرة هذا الدين. كسرنا اياديهم وطردناهم الى ايران. هكذا صلاتك قرة يكسر ما ترسي دروز بوني شركي تر لسوريا هيا كبي ضلين شري طائفي. کەویستم بچم سووریای دوای ئەسەد ببینم هەر کە یەکەم هەنگاوم هاوێشت بۆ نێوخاکیە وڵاتە دیمەنی کۆچکردنی خەڵکم بینی لە سووریای نوێ هەڵدێن ئەمانە کوش دەکەن بۆ ڕزگارکردنی بیر و باوەڕی خۆیان دوای ڕوخانی دەسەڵاتی ئەسەد ترسی ئەوەیان هەیە کەس نایان پارێزێت تێپەڕاندنی ئەم سنوورە تەنیا هاوێشتنی هەنگاوێک بوو جگرافیەیەکی دیکە نییە بۆ ئەوان بڕیارێکی چارەنووسازە هێشتا دڵنیانین چ چاوەڕێیان دەکات. ئێستاوە دوو بەشە ئەم بەشەی لەم بەری لوبنان دێت دەچیتە سووریا ئەوەی کە ئەوە چەندین ساڵە وڵاتی خۆیان بەجێهێشتووە ئەمەی ئەم بەشە دەبینین دەڕۆوە ئەوانە کە لە سووریا هەڵدێن لەگەڵ ڕژێمی ئەسەد بوون لەگەڵ نظامی ئەسەد بوون دوای ڕوخانی ئێستا هەڵدێتن بە پێزانیاریەکانی ئێمە کە نافەرمین ڕۆژانە نزیکی 2000 کەس لێرە دەڕۆن دەچنە لوبنان هەیە سەفەریش دەکەن ئەمانە هەندێک خەڵک ببینن قسە بکەن. مەرحەبا مەرحەبا یوسا چۆنن لە چ ناوچێکی سووریاوە هاتوون؟ لە ئیدلیبەوە. ئیدلیب شارێکی خۆشە؟ خۆش بوو. پێشتر خۆش بوو؟ خۆش بوو. ئێستا چۆنە؟ ئێستا شەر خۆش. بۆ دەرچوون؟ لەبەر خەم و خەفەت دەرچوین. بە خەفەتە؟ بەڵێ چا خەڵک لە سووریا ماوە تاوەکو لەگەڵیان بمێنینەوە کە سوکاری ئێمە کەس لە سەید زەینەب نەماوە کە زۆربەیان لە کەفریا و فوعە بوون و زۆربەیان ڕۆشتن تەنیا ژمارەی کەماون ئێمە چی بکەین لەوێ بمێنین؟ ئێوە شیعان؟ بەڵێ ئێمە شیعین. بۆ ترسان هەبووە گە لە سووریا مابانەوە؟ گروپی چەکدار هاتن و ئێمەیان دەرکرد. هلا باركين هون الله عليهم طلعونا طلعونا بۆ دەگیریە؟ کەس دەوێت ماڵی خۆی بەجێ بهێڵێت و بڕوات؟ عنا خێنی محلات، عنا بازرگانیمان بيوت كلها هەبوو خانمان هەبوو هەمومان بەجێ هێشت وڵاتی. داوامان لە لوبنانەوەی ڕێگە بدات بپەڕینەوە بچین بۆ عێراق. ئەوێ بۆ ئێمە زۆر لێرە سەقامگیرترە. گروپی چەکدار هاتن سەر ماڵمان و یەکسەر پرسیانیان کرد ئێوە خەڵکی کوێن؟ گوتمان خەڵکی ئیدلیبین. گوتی ئێوە شیعان بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆتان. تۆبی چ چاوەڕوانیەک لەوانە دەکەیت؟ وێن ڕۆحۆن هەسا؟ ئێستا بۆ کوێ دەچن؟ دەچینە لوبنان و لەوێوە دەچینە عێراق. دەچنە چ ناوچێک عێراق؟ دەچینە کەربەلا بۆ نمونە. ترس پەیدا بوو ترس سەری هەڵدا ترسێکی ناسروشتی بوو ئەوەی لەگەڵ دەسەڵات بوو دەردەچێت
لە چ دەترسن ئەبوو محەممەد جوولانی دڵیای نەدا بەڵێ دڵنیاییدا بەڵام هیچی نەکرد دێن لە خەڵک دەپرسن ئێوە شیعەن یا سونە ئەوەنە کێن نازانی چێن خەڵکێکن چەکیان بەدەستەوەیە لە خەڵک دەپرسن و خانوەکان دەپشکنن ترسەکە لای ئەوان ئەوەندە گەورەیە هەندێکیان چاوەڕێ بریاری فەرمیان نەکرد لە سنوور بپەڕنەوە بەشێکیان ویستیان بە نایاسایی بچن هم يريدون يروحون قتة؟ هم يريدون يروحون قتة؟ ممنوع هم يريدون يعبرون دانەوێ بە قەچاق بڕۆن ئێستاێرە چکۆ ڕێگای ناکەنەوە وين تروح على العراق وكذا دەچن بۆ عێراق یان لوبنان نازانی چۆن هەرکە لە ماڵ دەرچوون بڕیارتاندا بوو بۆ کوێ بچن بوو دەگریە نازانی بوو دەگرێت نازانم بۆ کوچ و ڕاکردنی ئەو خەڵکە لە سووریا بەشێکی پلانی کاری ئێمەشی گۆڕی دەبێ بچینە دیمەشق لەوێوە بچینە سەیدە زەینەب پیرۆزترین ناوچەی شیعەکانە لە سووریا دەمەوێت بزانم خەڵکی ئەوێ چیان بەسەر هاتووە و چی دەکەن دەبێت 12 کیلومتر ببڕین بەرەو باشووری دیمەشق بچین دەچینە ناوچەیەک دڵی شیعەکانە لە ڕێگادا پرسیاری ئەوەم بوو دروست بوو ئەوانەی ئێستا دەسەڵاتی سووریایان گرتووتە دەست سونە مەزهەبن تو بڵێ سووریا بەرەو شەڕێکی تایفی بڕوات هەر لەو پرسیارانەدا بووین گەیشتینە دەروازەی ناوچەی سەیدە زەینەب زاڵگەی سەربازی هەیە بەڵام هیچ کەسێک نییە بپرسێت بۆ کوێ دەچن پێشتر چەکدارانی حزبوڵای لوبنانی ئەم زاڵگەیان بڕێوە دەبن تێپەڕینی ئاسان نەبوو وێنەی سەرکردەکانی شیعە لە ستوونی شەقامەکانی سەیدە زەینەب هێشتا دیارن هەرکە گەیشتین ئەم پیاوە هاتە پێش 14 ساڵە لەم دەبەرە نیشتە چێ هەرزوو گوتی وەرە با پێتان بڵێم چ هێزێک لێرە حاکم بوو حەزب ماوە یان دەرچوون نا دەرچوون حەزبڵا دەرچوون هەروها میلیشیا ئێرانیش دەرچوون میلیشیا ئێران لەکوێ بوون لێرە لەم کۆڵانە بوون لەم گەڕەکە بوون بەڵێ لێرە بوون لەم کۆڵانە مەراقم بوو بچینە نێو مەقامی سەیدە زەینەب پێشتر دەبوایە بە فیلتەری دەرگەوانانی شیعە تێبپەڕی بای بۆ نێو مەقامەکە ئێستا نا ڕێگاکە هێشتا ڕووناک نییە کە کەی و چۆن شیعەکان لە بەردەرگای ماڵی خۆیان حاکم دەبن
ئێمەیان بردە لای شەڕکەرێکی دەستەی تەحریر شام ئەو هەموو شتێکە لە مەقامە مۆڵەتی وێنەگرتنی ئێمە دەبێت هەر بە ڕەسامەندی ئەو بێت ئێمەی ئازاد کرد گوتی بڕۆن سەربەست بن طبعا في لكم حريه كامله ئێوە دەستان کراوەیە تصوروا كل مكان بالمقام دەتوانن هەموو شوێنێک ڤیدیۆ بکەن دۆخەکە بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵدایە تەنانەت ناوچەی ڕۆژهەڵاتی مەقام ئێستا سەقامگیر بوو خەڵک لێرە زۆر هاوکارە بە ئیزنی خوا لە ڕۆژانی داهاتوو ئاسایش زیاتر دەبێت نەک تەنیا ناوچەی سەیدە زەینەب بەڵکو هەموو سووریا بۆ ئێمە ناوچەیەکی هەمە ڕەنگ و فرعین و تایفیە و بە ئیزنی خوا هەروە دەمێنێتەوە هەرکە گەیشتنە بەر دەرگای مەقامەکە بەسەر ئەم دۆخەدا کەوتی قیامەت هەستاوە ئەوەی لای شیعەکان حرامە بێتە سەر زاران لەسەر خودی مەزاری سەیدە زەینەبی کچی ئیمام حوسێن گوترا جنێومان نەداوە و هیچمان نەوتوە خوا لەگەڵ سەیدە زەینەبە نا جنێومان نەداوە نا ئەم شوێنە پیرۆزە هی ئەوە نییە جنێوی پێ بدەیت ئێمە ئەولیا و سەحابەشمان خۆش دەوێ کێشە چییە چ ڕووی داوە؟ ئەمە هاتووە سەر مەقام و جنێویدا کە بۆچی ئەوەتان نووسیوە دەبێ ئەوو بەکوور و عوسمان و نازانم چی بە زمانی تایفی قسە دەکرد گوتی چی؟ ئەها ئەو کەسەیە سێرکە چی گوت؟ جنێوی بە ئیمام حوسێن و بەشار ئەسەددا بەشار ئەسەد لەعنەتی خودای لێ بێت کارمان پێی نییە هیچیشمان پێی نییە کەس بۆی نییە لێ دوان بدات و قسە بکات هەر کەس بڕواتەوە بۆ سەرکارەکەی ئەوەی دێتە ئێرە دەبێت ڕێزی خۆی بگرێت ئەما شوێنێکی پیرۆزە نەک بۆ جنێودانە هەموو خەڵک دەستی لەم شوێنە بەردە ئێمە بەرمان نەدا ئەها وێنە دەگرێت وێنە مەگرین کاکە وێنە مەگرێت پێ دێ وێنە بگرێ با بگرێت لە پشێرە ئەوە مەلا مەلا لەو ناوەشە ئێرێرە مەلا ویسمان بزانین بەڕاست چ ڕووی داوە دەبێت لەگەڵ شێخ ئەسعەد ئەحمەدی بەرپرسی مەقامی سەیدە زەینەب قسە بکەین قسەکانی شێخ بۆ دۆخی سووریای نوێ مەترسیدار بوون هل لي أن أشوف التليفون للشيخ؟ ايش صار بي؟ شو كان موجود بالتليفون؟ لا اسا سمعته ما في خلص امر ما في امر محلول بس سمعته تفضل ما في داعي تصوير ولا في شيء داعي شيء اذا تسمع بس يطلع الشيخ هو بيعطيكم سڵاوی خوا لێت بێ شێخ سڵاوی خوات لێبێ چۆنی باشی خوا بتپارێزێت زۆر سپاس مسؤول عن حرم المقام امن المقام ترسەکە هەیە و ڕاستیە دەتوانم بڵێم 20% 20% ڕەنگە ئەمە بەرەو زیادبوون بچێت ئەگەر دەوڵەتی نوێ لە سووریا بە دەستێکی ئاگرینی دۆخی ئاسایش نەپارێزێت ئەم دۆخە پەرە دەسەنێت تابووری چوارەم هەیە بە ناوی دەستەی تەحریر شام یان گروپی دیکە دێن کێن پاڵپشتە و تابورانە دەکەن هێزی چەکە پاڵپشتێ و تابورانە دەکەن ئەو چەکی هەیە تۆ چەکت نییە
ئەوان زۆرینەن تۆ کەمینەیت. شێخ ئێوە سەیری دووخە دەکەن تو بڵێ ململانێکی تایفی دروست ببێت وەگەوەی لە عێراقیدا؟ قسەی ئێمە ڕوونە. بە ئیزنی خوا من قسەی ڕاز دەکەم و لە کەسیش ناترسم. تەنانەت ئەگەر گەیشتە ئەوەی لەسەری شەهید ببن. بەڵێ شەڕی تایفی و گەورە ڕوو دەدات. بە تایبەت لە نێوان شیعە و سونە لە هەندێ ناوچە. وخصوصا بين الشيعة والسنة في بعض المناطق. شێخ ئەسعەد زۆر مەبەستی بوو باسی ئەو پەلەماردانانە بکات کە کراونەتە سەر ئەم مەقامە شێخ نەیشاردەوە چەکی هەڵگرتووە. تكسير كله هذا كان الشيعة. من یەکەم کەس بووم چەکم هەڵگرت بۆ بەرگریکردن لە مەقامی سەیدە زەینەب دواتر گەنجەکان هاتن. بەپێشوان پێکەوتوانی مەزهەبی شیعە بڕوایان وایە بۆی دوعاکە خوا قبولی بکات دەبێ بێە مەقامی سەیدە زەینەب. ترسێک هەیە لە سووریای نوێ شەڕی دروست ببات پێڵێن شەڕی تایفی ڕەنگە شەڕەکەش نوقتەی دەستپێکردنەوەکەی هەر لەسەر سەیدە زەینەب بێت. لە دەوروبەری سەیدە زەینەب هێزێکی چەکدار لێمان کۆبەوە لێم پرسی خەڵکی شیعە دەترسن ئێوە چ دەکەن؟ حەشتی شەعبی گەڕانەوە عێراق، حیزب الله گەڕانەوە لوبنان، حرەسی سەوریش گەڕانەوە ئێران. جارێکی دیگە دەگەڕێنەوە؟ پێشبینی ناکەم بە ئیزنی خوددا کەس ناگەڕێتەوە. مزگەوتی ئومەوی لە ناوەڕاستی دیمەشقە هەر بە بەهێزی ماوەتەوە پێگەیەکی ئاینی مێژووی مشت و مڕ هەلگرە لە نێوان مەزهەبی سونە و شیعە. ئەمڕۆ تەنیا بوون نوێژ و پارانەوەی بەکار ناهێنن ڕەنگە هێمایەکی نوێی ململانێ بێت لە سووریای نوێدا. دەسەڵاتدارانی سووریای نوێ دەڵێن سووریا گەڕایەوە بۆ ئەسڵەکەی. دەنگی بانک لەگەڵ چەکدارانی نوێی سووریا کە پڕی حەوشە و حەرەمی مزگەوتەکەیە دەڵێن بڵندتر و بەهێزترە لە سووریای پێش ڕۆحانی ئەسەد. أي مدينة بربع ئێستا گەشتینە دیمەشق و دەبێت لە مزگەوتی ئەمەوی نوێژ بۆ ئێمە ئاوین. مزگەوتی ئومەوی هێزی سونەیە؟ بەڵێ. هێزی سونەیە مزگەوتی ئومەوی شتێکی سمبولیکە؟ بەڵێ. جنوب
هەموو کاتێ وەک ئەوەی بڵێن بەهێزین چەکداری نوێی سەر بە تەحریری شام دێنە مزگەوت بۆ سجدەی شکرانی. ماذا بعد؟ ئەوە گەیشتن چی دیکە؟ ئاشتی بۆ هەموو خەڵک. سپاس بۆ خوددا. ئاشتی بۆ هەموو گەلی سووریا بە هەموو تائیفەکانەوە. سوننا، شیعە، عەلەوی، هەر مەسەبێکی دیکە، کوردی. ئێمە لەگەڵ هەموویانین بە ئیزنی خوددا تاوەکو ئەم وڵاتە ئاوەدان بکەینەوە. ئێوە بڕاتان بەم هێزە هەیە کاتون؟ ئێوە وەک هاوڵاتی؟ من خەڵکی دێرم. بۆچی بڕاتان پێیە؟ سپاس بۆ خوددا بە فەزلی ئەم پاڵوانانە هەموو شتێک گەڕایەوە. بۆچی بڕاتان پێیە؟ هەموو بە فەزلی خوا بوو. ئەمانە یەک تاپەرستن و ستەم ناکەن. ئەوە یەک تاپەرست بێت ستەمیش ناکات. ئێمە بۆ سەرکەوتنی ئەم دینە ڕاپەڕین. ئێوە ناترسن فتنێکی دیکە لە سووریا ڕوو بدات؟ باوەڕدار ناترسێ. ترسمان هەیە کە لێکمان جیا بکەنەوە. ئەوانەی سووریایان لە ئەسەدیان سان دە ئێمەیان گوت ئەم مزگەوتەی ئەمەوی بۆ ئێمە شوێنێکی سمبولیکە. مزگەوتی ئەمەوی دیمەشق دەکەینە پایتەختێکی بەهێزی سونە نەک لە سووریا لە هەموو ناوچەکە. ئەوەشیان گوت چۆن وەکو بەغدا بووتە هێزی شیعە لە ناوچەکە. سووریای دوای ئەسەد هێشتا ماویەتی بوتان باز بکەم. ڕووناکیەکی دیکە لە سووریای نوێدا دەبینرێت کە خۆی لە هێز دەسەڵات و بگرە مەزهەبیەوە دەبینێت. گۆڕینی ئەسەد بە دەسەڵاتێکی سونی بەهێز لە سووریا ڕێنیشاندەری مەزهەبی سونەش کاتێک قسە دەکەن دەنگیان دلێرتر بووە. تەنیا لەسەر سووریای نوێ قسە ناکەن، پەیامیان بۆ هێزە ڕکابەرەکانی دەرەوەی سووریا هەیە. الحمد لله على كل حال. الحمد لله يا رب. الحمد لله يا رب. الشيعة لا يمكنهم أبدا أن يقودوا البلاد من جديد. شیعە چی دیکە ناتوانن ببنە سەرکردەی ئەم وڵاتە، نەک هەر لەم وڵاتە. لەو بڕوایەدام تەنانەت لە دەوڵەتی دراوسێش ناتوانن. لە لوبنان بووم، ئەوان لەوێش ئیدی وەک جاران ناتوانن. بە ئیزنی خوددا لە عێراقیش ناتوانن. ئەگەر وەک خۆی مایەوە دەبێت تەنیا عەرەب لەوێ حکوم بکەن. فارس چی دیکە دەسەڵاتیان بەسەر عێراقەوە نابێت. بە ئیزنی خوددا دیمەشق لە هەموو جیهان پایتەختی سوننە دەبێت، نەک تەنیا لە شام. في بلاد الشام. دوای تێپەڕینی سێ ڕۆژ بەسەر سەردانی یەکەمی ئێمە بوو مەقامی سەیدە زەینەب گەڕاینەوە. گوتم بزانم چ گوڕاوە دۆخەکە بەرە و چ ڕۆشتووە. هەرکە گەیشتینە ناوچەی سەیدە زەینەب گۆڕانکاری خێرا و گەورە لەسەر ئاستی تائیفی ڕوویان داوە. نووسینی سەر ئەم دەرگایە ئێمەی ڕاگرت بوونی تائیفی لەم ناوچەیە دێ. شیعەکان دەڵێن ئەم نووسینە بوو ئیهانەکردنی ئێمەیە. هەندێکیش گوتیان ئەم نووسینانە وەک ئەوەی بڵێ پەیامن بۆ هەڵکردنی ئاگرێکی تائیفی. ئەوە لە سەیدە زەینەبی سەرێکی لەو دەرگانە شەڕی تائیفی لەسەر ئەو شتانە دروست دەبێت لە بینی شیعە و سوننە.
ئێدی مەبەستم بوو زووتر بگەمە نێو مەقامی سەیدە زەینەب لەوێ چ گۆڕاوە هەر کە گەیشتین بەڵێ گۆڕانکاری ڕوویداوە بە کردار هەڕەشەکان زیاتر بوونە کەسێکی تۆندڕەو هات هەوڵیدا ئاڵەیەکی تایبەت بە خۆی لەسەر مەقامی سەیدە زەینەب دابنێت بەڵام دەستە بردی ئەو ئاڵایە چی بوو کە و کەسە ویستی دابنێت ویستی دایبنێت بەڵام پێشەوەی دایبنێت گرتمان گرتان لەبەر ئەم هەڵس و کەوتە هەموو ئاڵاکانی دیکەمان لەسەر سەیدە زەینەب هەڵگرت و لە کاتی خۆیدا هەڵیان دەدەینەوە بەس کاتی بێت ئاڵەکان هەڵدەدەینەوە سلام علیکم مختار سلام علیکم شێخی مەقامی سەیدە زەینەب بوو جاری دووەمە دەیبینم پێم دەڵێت کێشەکان قوڵتر بوونە کەسێک هات گوتی پێویستە لەسەر هەموو زیارەتکارێکی عراقی یەکەم جار بچێتە سەر قەبری پێشەوای ئێمە مەعاویە نیو کاژێر دابنیشێت و نیو کاژێت بگرێت دواتر بچێتە سەر مەقامی سەیدە زەینەب و نیو کاژێت بگرێت و بڕوە بەڵام ئەوە گزارش لە کێ دەکات پشیلەیەکی بچووک ئەگەر ئەزیەتی بدەی بەرگری لە خۆی دەکات ئەگەر دەست بۆ جوچکەی مریشک ببەی بەرگری لە خۆی دەکات ئێمەش تەنانەت بە نینۆکیش بێت بەرگری لە خۆمان دەکەین ئەوە شوێنی محەممەد شێخە وابزانم پاسەوانی شۆڕشی ئێران لەوێ بوون ئەوە دەرگای حەوزەیە دەرگای حەوزەیە هیچ نووسراوێکی دیکاوها هەیە لەسەر دیوارەکان نووسراو بێت ناناوە یەکەم زارە دەیویست خەڵکی ئاگاداری نێو شیعەکانی سەیدە زەینەب بۆ ئێمەیان باس کرد کە ئەم کرداوانە پێمان دەڵێن فتنەکە لێرەدا ناوەستێت بەڵکو سەرەتایەکە بۆ ململانەیەکی قۆڵ کە بەڕێگاوەیە بۆ سووریایی نوێ چێڕووکی شیعەکان تەنیا لە سەیدە زەینەب نییە نا دەبێ بگەڕێنەوە بۆ نێو دیمەشق دەچینە مەقامی سەیدە ڕوقەیەی کچی ئیمام حوسێن مەقامەکە لە کۆلانە تەسکەکانی نێو شامی کۆندایە نزیک مزگەوتی ئۆمەوی بەردەرگای مەقامەکە ڕاست پێدراوە بە شەڕکەرانی دەستی تەحریر شام بە چەکەوە وەستاون ئەمە سووریای نوێە پێمان دەڵێن سووریای تاکلایەن و تاکڕە و کوتایی هاتووە ئێرە چی دیکە پێگەیەک نابێت تەنیا لەسەر شیعەکان تاقو کرابێت هەڵبەت ئەمە دەستەواژەیەکی قورسە بوو مەزهەبگەرانی شیعە هێزی شیعی قبول ناکەین قبول ناکەین چەکیان هەبێت و گێرە شێوینی دروست بکەن ئێرە بۆ هەموو کەسێکی کریسیان دورزی موسڵمانی شیعە و سوننە و عەلەویە هەموو کەس دەستنە ژوورێ ئەوان ڕێگەیان نەدا هیچ لایەنێکی دیکە بستنە ژوورێ دەبوایە بەس ئێرانی بێت ئێمە دەستی ئەوانمان شکاند و دەرمان کرد و ڕەوانی ئێرانمان کردنەوە ئێمە ڕێگە نادەین ئێرانی بێنە ئێرە و ڕێگە نادەین هیچ کەسێکی تایفی بێت ئێرە بۆ سوننە و شیعەیە ئەدی پێشتر ئێرەیان بۆ لێدان لە خۆیان و جنێودان بە سەحابەی پێغەمبەر درود و خوای لەسەر بێت بەکاردەهێنا 13 ساڵە شەڕێکی توندی ناوخۆیی لە سووریا هەیە هەموو ڕۆژێ خەڵک کوژرا تا گەیشتەوەی دەسەڵاتەکە بگۆڕێت هەرکە دەسەڵاتەکە گۆڕا یەکسەر مەترسی دروستبوونی شەڕێکی تر لە سووریا هەیە کە پێ دەڵێن شەڕی تایفی نێوان سوننە و شیعە ئەم تابلۆی لە پشمن پێ دەڵێت ئێرە مەقامی سەیدە ڕوقەیە کچی ئیمام حوسێن لای شیعە شوێنێکی پیرۆزە مزگەوتی ئومەوی 50 مەتر لێرەوە دوورە کە ڕەمزی سوننەکانە لە سووریا و هەر لەوێ دەفتەری دەسەڵاتی عەلەویەکانی داخست لە ڕووی جوگرافیەوە هەردوو لا نزیکن لە یەکدی بەڵام وەکو لە سەحمەکانی سەر ئەم تابلۆیە لە ئەسڵدا زۆر دوورە لە یەکدی مەترسی دروستبوونی شەڕی تایفی لە سووریا هێشتا ماویەتی بوتان باز بکەم
شەرکەرانی مەهاجری نێو ڕێزەکانی دەستەی تەحریر شام زیاتر لەسەر هەنگاوەکانی داهاتوو بۆ بەرگریکردن لە سووریایی نوێ دەخەنە ڕوو. ئەبۆ ئەحمەد شەرکەرێکی ئوزبەکیە لە نێو ڕێزەکانی دەستەی تەحریر شام لەی ئەمیری هەبووە ئێستا فەرماندارێکی سەربازیە. ژمارەیەکی زۆری ئەفسەرانی ئیرانی لە سووریای گرتووە زۆر بەتوندی هەم لەسەر شیعەکان قسە دەکات هەمیش دەڵێت چاوەڕێی یەک ئۆکەین بگەین بە تەل ئەڤیڤ. کوردی مافیە لە کوردی کل و کورد هەموو پیاوی باشنی ئەوان لەگەڵ ئێران و تایفەی شیعە و عەلەوی و پاکەکەن و ئەوان هەموو پێکەوە هێرشیان کردووەتە سەر ئێمە. تۆ دەزانی ئەوە بە عەرەبی بخوێنیەوە؟ بەڵێ دەزانم. سەیری ئەو وێنەیە بکە. من بە دەستی خۆم دەستگیریم کرد. سیر بکە. ئەوە ئەفسەرێکی ئیرانیە؟ بەڵێ پاسپۆرت و ناسنامەی سووری هەبوو. ئەمە عەلەوی بوو. ئەفسەرێکی عەلەویە. خەڵکی ئێران بوو. خەڵکی کوێ؟ خەڵکی ئێران بوو. 8 ساڵات دژی خەڵکی سووریا شەڕ دەکات و ناسنامەی سووری پێدراوە. ئەو لە ناوچەی زەهرا نیشتەجێ بوو. من ئەفسەری زۆرم دەستگیر کردووە. چەند ئەفسەر دەستگیر کردووە؟ بە نزیکەی 15. 15 ئەفسەر؟ شێخ ئەحمەد وەلید ئەو کییە؟ ئەوە شیعەیە. شیعە؟ شیعە مەترسیدارن؟ چۆن؟ شیعە مەترسیدارن؟ سەبارەت بە ئێمە ئەوان مەترسیدار نین بەڵکو وەکو سەگ وان. ئێستا سوپاس بە خوددا ئێمە گەیشتونەتە چیای ناوەکەی لەبیرم چووە. نزیکی یەهودن. شەرکەری مهاجری بەرامبەری یەهود وەستاون و ڕێیان لێگرتووە تاوەکو نەتوانم بەرەو دیمەشق بن. کێ؟ یەهود بە ئیزنی خوددا بەس فەرمانێکیان کەلیمەیەک بۆ ئێمە بێت تاوەکو تەل ئەبیب دەچین. بەس لەسەرەوە فەرمان بۆ ئێمە بێت شەڕ بکەین بە ئیزنی خوددا لە ماوە یەک ڕۆژدا دەگەینە فەلەستین. هەر لە دیمەشق بووم گوتیان شەڕی نێو سووریا بە ڕووخانی ئەسەد کوتایی نەهات. لە پشت ئەم بێدەنگەی دوای ئەسەد ململانەیەکی بێدەنگ و شاراوە هەیە. لەگەڵ هەر هەنگاوێکی نوێ لە سووریادا مەترسیدا بەشبوون و ململانەی لەسەر ناسنامەی ئەم وڵاتە و هەڕەشەکانی تایفی پۆڵتر دەبن. ململانەیەکە تەنیا لەسەر خاک و دەستهەڵات کوڕ نەبوونەتەوە گەیشتووەتە پیرۆزترین شوێنەکان وەک بەرمیلێکی باروتی لێ هاتووە ڕەنگە لە هەرچت کە ساتێکدا بتەقێت.